سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە دوای 20 ڕۆژ لە خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە زانکۆی گەرمیان هیچ لایەنێکی پەیوەندیدار ناچۆتە دەم داواکاری خوێندکارانی ناڕازیەوە لەسەر جەم زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا سەرەڕای جێبەجێنەکردنی داواکاریەکانمان بە شێوازێکی زۆر ناوشرین و دوور لە هەموو یاسا و ڕێساکان مامەڵە لەگەڵ خوێندکارانی زانکۆ و حەڕەمی زانکۆکانی هەرێم کراوە لە لێدان و گرتن و ئەشکەنجەدانی خوێندکاران و بەکارهێنانی گازی فرمێسکرێژ و هەڕەشەکردن لێیان و بەسەر بازگەکردنی بەشێک لە زانکۆکانی هەرێم تەنها لە بەرامبەر ناڕزایەتی و داواکردنی مافێکی سەرەتایی خوێندکاران کە لێیان زەوت کراوە. و بەداخەوە لە نوێترین فشار و هەڕەشەکردن لە زانکۆی سلێمانیەوە ئەم شەو بە بەشە جیاوازەکان ڕاگەیەندراوە. ئەگەر لە ئەمڕۆ کۆتایی بە ناڕزایەتیەکان هێنرێ ئەم ڕێکارانەیان بەرامبەرە گیرێتە بەر غیابدانی خوێندکاران و دووبارە نەکردنەوەی محازەڕە و تاقیکردنەوەکان پێیان گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر خوێندکارە ئامادە نەبووەکان لە ئەگەری ئامادە نەبوون و بایکۆتکردنی قۆناغەکە بەگشتی ئەو ساڵیان بۆ حساب ناکرێت و دەخرێتە ساڵێکی تر بۆیان. هاوکات لیژنەیەکی جڵەوگیری وەک سەردەمی بەعس لە زانکۆی سلێمانی پێکێنراوە بۆ ئیجراتکردن لەگەڵ ئەو خوێندکارانەی کە پێشەوەی خۆپیشاندانەکان و ڕابەرایەتی خۆپیشاندانەکەن. لێرەوە دەپرسین ئەمە بوو پاڵپشتی و ئازادی و خوێندکاران؟ ئەمە بوو ئازادی داواکردنی ماف و ئازادی ڕادەربڕین؟ ئەمە بوو ڕێزگرتن لە خوێندکار و باڵاترین ناوەندی خوێندن؟ بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بە هۆکاری سەرەکی وەستاندنی دەوام و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دەزانین و داواکارین بە زووترین کات داواکاری خوێندکاران جێبەجێ بکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. داواکاریەکان بریتین لە: یەکەم، بە یاساییکردنی پرۆژە یاسای دەرماڵە و دابینکردنی. دووەم، داشکاندنی زیاتری کرێی خوێندنی پارالێڵ و ئێواران. سێەم، دانپێدانانی ئەو زانکۆیانەی کە تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە دانی پێدانەنراوە. چوارەم، دانانی ناونیشانی وەزیفی بۆ ئەو بەشانەی کێشەیانەیە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێم. پێنجەم، گەڕاندنەوەی شکۆی زانکۆ و ڕاگررتنی سوکایەتی بە خوێندکارانی زانکۆ و حەڕەمی زانکۆکانی هەرێم.